خواردنی بازار زۆربەی ناتەندروستە بێ ئێمە وا بکەین لە ماڵەوە خواردنی تەندروست بخۆین شتی بازاڕی زۆربەی تە ناتەندروستە لە وڵاتەکان و شتی ناتەندروستمان زۆر بۆیە باوەڕکە و خواردن و شتی لە بازاڕە ئەیبینی زۆربەی ناتەندروستە ئێمە بێ خۆمان گرنگی بەوە بدن تەندروست بە تەندروستی خواردنی تەندروستی دروست کرێت لە ماڵەکانە بخورێ ئێمە خۆمان ئێستا هاچتی سروشتیە چەند شتێ لە شارێک وڵاتەکەمانە دروست دەکرێت خۆمان گرنگی پێ نادەین ئەگەڕێن بە دوای شتی ناتەندروستە. جاران کە ئێمە خواردنی کوردەواریمان نەخوارد نە کەس پشێشەیە بوو نە قاچێشەیە بوو نە سەرێشەی هەبوو نە گورشیلەیەشەی هەبوو هەموو گیانی تەندروست بوو بەس ئیسلام خواردنە هاوردا منێکیان خۆم بەنیسبەت خۆمەوە هەتا خواردن کوردەواری بە خواردنتر ناخۆم هەتا ماسی کوردی بێ ماسی بازاڕی ناخۆم هەتاکو دۆینە و چی کوردەواری بێت چی بازاڕی ناخۆم. ئەم خواردنە کوردەواری هەموو کات تەندروستە هەموو کات باشە. بەیسە خواردنی هاوردەوای لێکردینە منالێکمێ 4 ساڵە هایسەلی سواوە لە قاچێکە بەس خۆم بەنیسبەت خۆمەوە لە ماڵی خۆم ئاگەر پێم بکری هەمووسی کوردەواریە خۆی. باوەڕ کەسە دوسەی کە جەڵدەی دەماغ و جەڵدەیە جەڵدەی دڵە خەڵک چەوری هەمووی بەرزە این خواردنیان تەندروستە وڵاتەکانەوەمانە یعنی باوەڕکە وەکو ژەهرێک وایە دەرخواردی ئەم خەڵکادرێ دەرخواردمانە درێ بڕۆ ئێستا زۆر بەمان بڕۆ گەنجەسەکەی مناڵە چاوی باوەڕکە پرسیارمە دکتۆرەکەی مناڵە عمری 12 ساڵە چاوری خوێنی فولە چاوری خوێنی فولە جعین ژانەسەری پێ بە چاوری خوێنی فول بووە باوەڕکە مە قسەیەکی دکتۆر بۆ وتمانی مناڵێکی 12 ساڵ چۆ چاوری خوێنی فولە چکە خواردنی ناتەندروستە ئێمە ژەهرێ بمانەی لە وڵاتەکانەوە ئێمە خۆمان تیمان بە خۆمانە وڵاتەکەمانە چەند هاچتی تەندروستەیە کە دروست دەکرێت بەس خۆمان تیمامی پێ نادەین یعنی ئەوە هەوڵە دێن بۆ شتی ناتەندروست بیکڕن و بیخۆین. خۆی گرنگە مرۆڤ لە ڕەمەزانان نەک ڕەمەزان لە کاتی ئاسایشە گرنگی بدا بە خواردنی تەندروست بۆ ئەوەی تەندروست بژیت و پێویستە خەڵک لە ڕەمەزاناندا زیاتر گرنگی بە خواردنی تەندروستدا کەمتر دوورکەوێتەوە لەو خواردنانێکەوە دروستکراوە بۆ نمونە زیاتر گرنگی بە بەرهەمی خۆماڵی سروشتی بدا و کەمتر گرنگی بدا بە خواردنی خێرا یاوە خودت ئەو خواردنانێکەوە زیاتر شەکریانتیایان ئەو خواردنانێکەوە چۆن بڵێ بە ڕنگ دروستکراوە هەنێ لە جۆرێ لە شەربەتەکان بۆیە بۆ ئەوەی مرۆڤ پێویستە بۆی تەندروست بێت لەبەرەوەی بە درێژایی زیاتر لە 16 کاتژمێر مرۆڤ بە ڕۆژووە هیچ ناچێتە مایدەوە ئەگەر بێت و خواردنی ناتەندروست خوات ئەو کاریگەریەکە لەسەر تەندروستی وا کات تەندروستی تێکچێت. سەرەتا زۆر سپاسانەکەم زۆر بەخێر بێن سپاس بۆ کورسات کە لە هەموو ماڵێک سپاس بەخوای ئەوانان جێگای خۆی کردوێتەوە دەستان خۆش بێت بەڕاستی خواردنی تەندروست ئەمڕۆ خاصە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە زۆر زەرورە پەرەی پێ بدەین خواردنە کوردەوارەکان بەداخەوە ئەم جیرەی ئێستا کە پێگەشتووە ڕەنگە بە تەفاسیلی خواردنە کوردەوارەکان تەفاسیل نەزانێ بەڵام زۆر زەرورە پەرە بە خواردنە کوردەوارەکان بدرێت بە تایبەتی لە مانگی ڕەمەزانی پیرۆزە. ناڵی ئیسەی خۆ دەزانی هەتاکو بێ حەزی بەچی بازاڕیە بەس کۆنەکانمان قەدیمەکانمان هیوایەتی چی کوردەواریە یەکیان خۆم هیوایەتم چی کوردەواریە حەزم بەچی بازاڕی نییە حەزم بە خواردنی و ماردنی بازاڕی نییە لەفە و کەباب و ئەم شتانە بەس ئەگەر بکرێتەوە شتێک کوردەواری بەسیت بخۆی زۆر تەندروستە لەوەی کە شتێکی بازاڕی بخۆی. ئێمە زۆر پەرە بە خواردنە کوردەوارەکانە دەین زۆرش بەلامەوە زەرورە داوا لە هاوڵاتانی خۆشەویستەکەم لە هاونیشتمانانی خۆمان پەرە بە خواردنە کوردەوارەکان بدەن بەڕاستی بەلامانەوە زەرورە. ساڵانی پێشتر بەڕاستی خەڵگەم مەعلابادوشتانەیە خوارد ئەمە ئەندۆمی و ئەمە نازانم چی ئەم شتانە وەڵڵە هەمووی خراپە هەمووی نەخۆشیە بۆ منێ من دوکانێکی ماسمێ شتێکی کوردەواری فرۆشم هاشە بۆم نییە بەس ئەمانە گەلە باشتر و تەندروسترە بەڕاستی خەڵکە خۆشی ئەزانە خۆی خەڵکە ژیرە عاقڵە الحەمدوللا خەڵکی خوێنەواری زۆری هەیە زۆر باشن بۆ شتانە. ئەچێتە بازار و خواردن بەکارێنێ
بۆیە زۆر ئەبێ ئێمە ئاگدار ئەوە بین کاتێک لە شوێنێک خواردنێگە کڕین بیر لەوە بکەینەوە ئەم خواردنە تا چەند تەندروستە بە تایبەت لە مۆرزە کەمانی پیرۆزی ڕەمەزانە گرنگی بە جۆری شەربەتەکان بدەین کە ئەبین چەند جۆرێکی شەربەت لە بازارە هەیە بۆیە لیان بکۆڵینەوە ئاخۆ ئەم شەربەتانە دروستن بۆ خواردن یا ناتەندروستن بە تایبەت لە خورما و ئەوانەشە و بە تایبەت ئەوەی ئێمە ئەڕۆین بەرەو جەژنی ڕەمەزان گرنگی بە چەرساتەکانیش بین کە ئاخۆ ئەمانە لەکوێوە هاتوونە لەکوێ داخل کراون و چەندێک تەندروستن. داخەوەشم بۆم گەنجانی ئەم سەردەمە گەنجیش نایسا بە تەمەنەکانیش بەداخەوە هەمویان پەنابن بۆ خواردنی سەریع و خواردنی فاسفود من هیچ پێم باش نییە ئەمڕۆ سەتانەوەتی نەخۆشیەکان ئەگەڕێتەوە بۆ خواردنی فاسفود و خواردنی خێرا هەر لەم شاری چەمچەماڵەیە چەند دوکانێکی لە فەیتایە دوای فتار بەم مانگی ڕەمەزانە کە خەڵکی ڕۆژوان بەداخەوە دوایەوەی کە لە ماڵەوە نانەخۆن خواردنی ماڵەوە و کوردەواریان بەدڵ نییە ئەچنە ئەو دوکانانە ینی تەسەور کە شەو سەعات نۆنی شەو وەرە بۆ ئەم بازارە دوکان لە فەگان ئەڵەی سرە گیراوە بۆ ڕاتە وەرگرتن و مەعاژ وەرگرتن ینی زۆر بەداخەوەم زۆر بۆ ئەو خەڵکە بۆەوەی کە خواردن ناتەندروستە خۆن خواردن فاسفوتە خۆن من بەش بە حاڵ خۆم ئەگەر زۆر زەرور نەبم زۆر دوور بم لە ئاوەدانیەوە و لە خەڵکی ینی لە شارێتریش بەم ماڵێ شک بەرم دۆستێ شک بەرم کە بچم خواردنێکی کوردەواری و بخۆم لە ماڵیان پەنا نابم بۆ خواردن دەرەوەش بە هیچ شێوەیەک. یەکمان ئێستا ئێمە بە ڕۆژین ئەبینین حەزمانەچێتە زۆر خواردن بۆیە گرنگی ئێمە ڕەچاوی ئەو خاڵانە بکەین کە لە دوای ئەوەی کە ژەمێکی سوک قوران لە خواردنە زۆر نەچینە ئەوەی کە چوینە دەرەوە خواردنی فاسفوت و خێرا بخۆین بۆ ئەوەی کە تەندروستمان باش بێت و چونکە ئەوانە بڕێکی زۆر لە ڕۆن و مادەچۆریتە زۆر باش نییە ئێمە بەکاری بهێنین بۆیە گرنگە بە پێی پێداویست بە پێ ڕێژەیەکی کەم بێ ئەگەر بتوانین بیخۆین ئەگەر ژنی خوێن باشتر ئەگەر خواردیشمان باکەم بێت. بێگومان ئەبێت تۆ ئەو ڕۆژە بەکامل مەسەلەن لە شەوەکەی تۆ هیچت نەخواردوە مەعیدەت مەسەلەن هیچی تیانە بەتاڵە بێگومانە بێ شتێ بکەی کارە بکەی کە دوایەوە تەندروستی و تێک نەچێت بێگومانە بێ بەشتی بەسیل لە ئەوڵجار و بەشتی بەسییت و بەشتی باش و شتی ینی چەور و قرس و سوێر و شیرین نەبێت بیخۆی. خۆی ئینسان کە بە ڕۆژوو بوو تۆزە ناوسنیشە بێ و دامەنە خواردنە چەور و ئینانە خۆشتریشن بەڵام وە باشترە وا باشترە شتێکی تەندروست و ساحی بێت هەم بۆ جسمی خۆت خۆگەر ڕەمەزانیش نەبێیان مەسەڵەن کاتی کەش بێ هەر نەخورێت باشترە لەبەرەوەی تەندروستی تێک نەچێ قەڵەو نەبی مەسەڵەن بۆ شتانە باشترە. وانی بڕێ لە ماڵەوە هەمووشە دروست دەکەن ڕۆژوو بە زۆرەوە شێن و جارە و دەست دەکەن بە خواردن شۆربا و دوای نانەخۆن و دوو جار نانەخۆن. وەڵام من دایکم شێفی ماڵمانە فەقیرە زۆر جار چەند مەنجەڵێک لێنێ بۆی هەریەکە و بەنوعەگەی خوا هەریەکە و بە شێوازەگەی خوا لەبەرەوە زۆر باشە ینی زۆر هەوڵەداتان دروست بێت چکە خۆشی حەزی بە خواردنی چەور و سوێر و ئەو نی. من خێزانێکی ڕۆشنبیرە لە ڕووی کوردەواریەوە زۆر سارەدایە هەموو کاتێک ئەو هەوڵەدا دۆینا کەسێک نیسک ترخێنە ئەم شتانە لای ئەو معدل لە ماڵی ئێمە هەیە تەنانەت ساڵانەی ئێمە ماست دەکڕین ئەیکین بە دۆ کەرەکەی کۆکەینەوە و ئەم زستانە بۆ خۆمان ئەیخۆین هەموو کاتێک ئێمە شتی کوردەواریە خۆین بەلای ئێمەوە کوردەواری شتێکی زۆر خۆشە و حەزیشمان لێ ئێمە نەک ڕەمەزان هەموو کاتێک خواردنی خۆماری لێنی یعنی کەم ڕۆژەیە ئێمە نیسک لەگەڵ برنجەکەی نیسکشی لەگەڵ لێنی ترخێنی لەگەڵ لێنین ئەوە قەرە خەرمان ئەو قەرە خەرمانی کە نەک ئەوی لە بازار شتێک کە خۆماری بزانین 100% ئەمە خۆماریە دەچینەوە کڕین
چکۆ قەرەخەرمانم کڕیوە لە بازەکە بدومەتە ماڵەوە کە کرمانتە ئەو ڕەنگی داوەتەوە کاتە ڕەنگە یعنی قەرەخەرمانی ئەسڵی نییە لەبەرەوەی ئێمە زۆر تمام بە ئێستەیش شەوانە جاترا نعنا ئەماناکەینە ئەو بەیانیان کە هەڵەسی نێخوێت خۆراکی تەندروست ئەگەر ڕاستی دەوێت ئێستا ئەم زمانە وای لێتە جان خۆراکی تەندروست جاران خەڵکە ئەیخوات خۆراکە تەندروستەکان زۆری پەنایە بر بۆ شتە کوردیەکان بۆن منەوەکو کەڵە شێری کوردی ئەم شتانە شتە کوردەوارەکان بۆن منە خەڵک دوێنەی هەبوو کەشکی هەبوو ئێستا خەڵکو ئەو خواردنا ناخوا هیچی نایخوا سێرەکەی هەر برنجەکەی دە برنجەکەش ئەنواعی تێکەوتۆ نیەوە جاران خەڵ بە برنجی کوردی و ڕۆنی کوردی و ئەم شتانە تەندروست بوو تەندروستانە بەڕاستی ئێستا نەما خەڵک زۆر ناکە ئێستا خۆ لە ماڵی خۆیان شتی کوردەواری لێن ماڵەکانم نایخۆ مانایە هیچ ئیسفادەی لێ ناکە ئەگە تۆ خۆت بەتەنای خواردت دەورێکی نییە بۆت بەڵام کە هەموو عایلەی خواردی ئەوە خۆشە ئێمە لە شیرینیە نە پاقلەوان نە زلوبیان نە ئەم شتانە ناخۆین ئیلا خورما بە هیچ شتێکی تر ڕۆژۆ ناگەێت خورمانە بێت وڵی پارچێوان هێلکە گوێز تاحین ئەم شتانە بەکاردێنی زیاتر وڵی خۆی لەم مانگەیە بە تایبەتی ئەمە فرسەتێکی زێڕینە بۆ ئەوەی جستەی خۆت خاوێن کەیتەوە لە هەموو چەوری و شیرینیەک ئێمە بەش بە حاڵی خۆمان لە ماڵەوە زۆر بایەخی پێ ئەدین لەبەر ئەوەی زۆر بەکەمی داوایشتی دیلیڤەریەکەین لە بازار خۆراکی دەرەوە هەر ناخۆین مناڵەکانیشم وا ئامۆژگاری کردووە هەر خێزانەکانیشم خۆی بڕای بە خواردنی دەرەوە هەر نییە حتا پیتزا یان لەفەی ماڵەوە فەلافل ئێمە خۆمان ئەیکەین لەبەر ئەوە من خۆم زۆر چاودێری مناڵەکانەکەم و بایەخیشی پێ ئەدەم زیاتر سوبە خۆین لە خۆشمان لە ماڵەوە دروستەکەین تەنانەت ئەو سوبەی کە ئامادەکراوە لە وڵاتانی شەوە دێن ئێمە هەر نایکڕین هەر خۆمان مەسەلەن شۆفانە یا پەتاتەیە ئەیهاڕی خۆمان لە ماڵەوە دروستەکەین لەبەر ئەوەی جەستەمان وەک لە هەموو ژەهرێک و لە هەموو چەورێک پاکەوەکەین بە فرسەتی ئەزانم ئێستاکانە زۆر بایەخیش پێدەم. هەموو کات ئەو خواردنانێکی خۆین زۆر تەندروستە چونکە لە بەرێمە خواردنیە تەندروست ناخۆین دووەمیش ئەو کە بە ڕۆژوە بین ئێواران کەلعادە لە پێشەوە پێویستە شلەمانی بخورێ بەس ئێمە عادەتێکمانەیە بڵێن کە ڕۆژوو ئەشکێنین نان ناخۆین تا نیو سەعات دوای نیو سەعات ئەنجا ئێمە نانەخۆین ئەمەش وازانم شتێکی زۆر باشە لە ماڵی ئێمە شیرینی هەر وجودی نییە چکە ئێمە شیرین ناخۆین بەس ماڵەوە خورما خوا ئەوی ژێک دەن کە خوا لەبەری شەکرێتی یعنی ناتوانێت زۆر بیخوا وەتەزانی ئەوە خورما لە ڕەمەزانە ئەوە میوانی هەموو سفرەکە لەبەر ئەوەی جستەی ئینسان بە ڕۆژەوە کە شەکرتدا ئەبەزێ تۆش نابێ بچی بە لقم و بە شیرنیە دەستکردەکانە بیشکێنی خورماکە لە ڕووی تەندروستی و لەبەرەوەی شتێکی ڕێژێکی شیرنی سروشتی تایە هەر لە دێر زمانی شەمە لە باوکو باپیرانیشمانەوە هەروە بۆمان هاتووە کە وەک سنەتێکە زیاتر ئێمە بە خورمایشکێنین سفرێکی بڵین تەندروسترە. خۆی لە ڕاستەیە ئێمە بەس سوبەکەین ئەژینە نیسک تۆزێک بەنسبە دێمەوە چونکە قۆڵۆن بە من نیسک هەر بەی شێوەیەک ناخۆم بەس سوبەکە سوب بە پەتاتە و بە ئیتر ئەم ئەشیانی کە ئەخرێتە ناو سوبەکانەوە ئیتر بەو شێوە ئیکە ئینسان کە بە ڕۆژوو بوو حەزی بۆ خواردن زۆر زۆرە لێ چاو ڕۆژەکانی کە فەرق زۆرەکە ئینسان وەرەوەی چەند سعاتێکەکان نەخواردووە گرنگی دانیش ڕاستی گرنگی پێدرین بەڵام جاری واژەیە خۆت ناگریت عادەتەن لە ڕەمەزانە شیرینی خۆشە و هەموو شتەکان خۆشە بن بەڵام هەتا بتوانی تۆزێک خۆت لەگەڵ ئەوەی کە بە ڕۆژوو بوویتە ئیسفادە زیاتر لەو ڕۆژۆ بکەی ئەگەر خۆت لە شتی خراپ و شیری نەمانی و ترشی و ئەو شتانی کە بۆ
سحەتی ئینسان باش نییە بە دوور بگری حتممەەوە ئیسفادەی زیاتر لە ڕۆژۆکە کەیشڵ خۆی سونەتە بە خورما عادەتەن بە خورما و ئاو ئیتر من عادەتەن ماڵی خۆشمانە خێزانم زۆر شۆربای نیسک و ئەم شتانە ئیتر ڕۆژانە بەردەستیتر دوایەوە هەر شتی کەوێ خوانی بڕێم و شتێکی تر عادەتەن برنج و شلۆ ڕەمەزان و تاعەتی ڕەمەزان لە هەموو مسلمانان پیرۆز بێ بە هیوایم ڕەمەزان تەندروستێکی باش بۆ هاوڵاتیان و مسلمانان بێنێ و بێزگەلەوە دڵخۆشی و گەڕانەوە بۆ کاری باش و ڕەوشی باش و ئەمانەش لەگەڵ خۆی دابێنێ ئێواران خواردنی تەندروست لەبەر ئەوەی کە تۆ زیاتر لە هەمیشە ینی هەیچ ڕۆژێکی کە بە ڕۆژوو ئەبی لە 14 ساعت زیاترە وا باشە خواردنەکان لە 100% تەندروست بن و ئەوەی کە زۆر ضرورە ینی شلەمەنی هەبێ و ئاو و لە ڕووی دروستکردنەوە لە ئەو مادانەی کە لەگەڵ نەخۆشیە درێژخانەکان ناگونجێ بۆ نمونە خوێ و ترشی و ئەمانە پێویستە بە ڕێژەیەکی ستاندارد و ڕەچاوکراو لە خواردنەکان ناهەبێ و لە خێزانی خۆمانە لەبەر ئەوەی ئێمە تەمەنەکانمان جیاوازە مناڵمان هەیە کە بڵین لە 18 ساڵە وە زیاتریشمان هەیە و نەخۆشیشمان هەیە لەبەر ئەوە خواردنەکان لە ماڵی ئێمە مراعاتی هەموو ئەو شتانە ئەکرێن کە پێویستە لە ڕەمەزانە ڕەچاو بکرێن.